سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش هەڵبەت لە یەک دوو شەوی ڕابردوودا هاوڵاتیەک لە گەڕێکی ئازادی کە دانیشتووی گەڕێکی ئازادی شاری سلێمانیە و پیشەی کاسبە و ماتۆڕێکی هەیە کە لە کاتی گەڕانەوەی بۆ ماڵەوە لە کارکردن ماتۆڕەکەی دەبردرێت و لە دوایەوەی کە بانگەوازێک دەکات بۆ لایەنە ئەمنیەکان و هێزە ئەمنیەکان و هەروە لایەنە پەیوەندیدارەکان بەڵام تاوەکو ئێستایش سۆراغێک نییە بۆ دۆزینەوەی ماتۆڕەکەی و خۆی دەڵێت لە بانگاوازەکەشدا ئاماژەی پێکردووە کە پیشەی کاسبە و بە پارەی و شەونخوونی کارکردنی ئەو ماتۆڕەی کڕیوە بەڵام لە دوایەوەی کە لە کارگەڕاوەتەوە و ماتۆڕەکەی دەبردرێت و پەنەی بردۆتە بەر لایەنە پەیوەندیدارەکان بەڵام تاکو ئێستا وەڵامی نەدراوەتەوە من گفتوگوی زیاتر لەگەڵ خۆی دەکەم و زانیاری زیاتر لێوەردەگرم کاکا و ڕێسلااوت لەبێ گەر بیتە ئێرەوە سپاس دەکەم سڵاوت لێبێت ئەگەر پێمان بڵێ چۆن بوو ماتۆڕەکەتیان برد کێ بوون ئەوانە پەیوەندیت بەلایەنە پەیوەندیدارەکان کرد پۆلیس ئاسایش وەڵای پەیوەندیم کردو بە هەمویانەوە یەسەکانە کەسیان ێسەکان ئەلێن تا وەرەقە و پێنەوێ شت پێنەوێ ئێستا خۆم سەنەوی وشتم پێ ئاینی عەقدی ماتۆڕەکەم پێ بەس ئێسەکانە داوای عەقد دەکەن ئێسەکانە عەقدەکەشم بۆ هین کرد ئەڵێ عەقدەکە بۆ ناکەین چونکە ئێسەکانە من نازانم چی بکەم کەم وت لە مەکافە ئەلێن هەتا عەقدەکەش پێ نەبێت ناتوانین شتێ بۆ بکەین ئێجارە بەخۆ من شەونوخینیم زۆر کردووە یعنی هەتاکو ئەو ماتۆڕەم کڕیوە بەخوا دوو پارچە ئاڵتونی هینی خێزانم بوو کە بۆم کردبوو ئەوەشم فرۆش ئەنجارە پارەکەم بەشی کرد ویستم کاسبێکی پێوەکەم وەڵای ملیۆنێک و 200,000 ئێسەکانە لیان بردوم دوم بەخوا 20,000 تیا ماڵەکەم کەم کرێ چیشم لەم خانوێ لە دوو هەدۆ هەیوانێکە کە ئیدر ئێسەکانە من نازانم خەریکە زۆر بێتاقەتم بەخوا خێزانیشمەوەتە لە ئەوە 3 ڕۆژەوە زۆر بێتاقەتی گرتوێتی پورم بردوێتی بۆ خەسەخانە نەمتوانی لەگەڵ یا بڕۆم باشە تۆ شەوی چەند شەمە بوو بەڕاست بە دیاریکراوی ئەم ڕووداوە ڕوویداوە کامێرا هەیە لە گەڕەکەتان سێری کامێراتان کردێتەوە وەڵی سێری کامێرەمان کرد بەس ێسەکانە لە خۆی ئەو کاتە کە سێرمان کرد لێ کارەبا بڕێ لێ کارەبا بڕێ حتا حوتی بەیانی کارەبا نەبووە و ئیتر سێری دووسێ کامێرەشمان کرد ئێستا کامێرەکان هیچ پیشان نایە ئیتر ئێسەکانە من نازانم چی بکەم پۆلیسی دۆزگا ئەمنیەکان چیان پێوتی بۆی کە هەوڵدەن سۆراخی ماتۆڕەکەت بکەن وەڵی وتیان بڕۆ کامێرۆشت هین کە ئێسەکانە هیچی کامێرە پیشان نایە هاتن سێریشیان کرد بە زیتر ئێسەکانە ئەلێن ئێمە سۆراقێکی ماتۆڕەکەت بۆکەین و بەسەر چاو بە زیتر ئێسەکانە تا ئێسەکان هیچیان پێ نەکراوە شەی تۆ چییە کاکەوە وەڵی من کرێکارم وەڵی زۆر خراپە یعنی هەر زۆر خراپە یعنی من هەتاکو پارەی ئیشەکەم بە 2-3 ڕۆژ 5,000 10,000 ئەگەر پێیاکەم بۆ ماتۆڕە بەخواگە بارێکە بێت لە هەفتەیەکە کە 10,000 15,000 ئەگەر دەسم کەوێ ئەویش بەخوا جاریوا بەبێ ئەمە 3 ڕۆژ 4 ڕۆژ هاتوومەتەوە تۆ خێزانم وتێتی خوا گەورەیە خوا ڕزقمانەیە ئینشەڵڵا تر تا ئێستاکانە بەخوا خێزانم 2-3 جار خەری بووە و یعنی تووشی نەخۆشی بێت لە تا ئیتر یعنی نەیتوانیوە منیش بەجێ بێڵێ ئەیجنا بەتەما بوو باشە کاکاوڕێ بە دیاریکراوی داواکاری چییە و داواکاریەکان ئاراستی کێ دەکەی وەڵای داوڕە من ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستانەکە مەگەر ئاوڕێکمان لێ بنەوە بە کە ماتۆڕەکەم دزراوە ئینشەڵڵا بەشکم شتێکم بۆ بکەن لەلایەکەوە بەخوا فەقیرم داماوم یعنی دەسەڵاتم نییە بتوانم بژێوی ژیانم پەیدا بکەمەوە ئیتر داوا لە کەسە بە ڕێزەکانەکەم یارمەتیمان بن بەشکم بتوانم ماتۆڕێک شتێکی تر بکردمەوە بتوانم بژێوی ژیانم ڕێک بخەمەوە
بەیانیەکە زانیت ماتۆڕەکەت بردراوە؟ بەڵێ یەکسەر پەیوەندیت بەلایەن ئەمنیەکان وەڵی تەلەفۆنم کرد بۆ هەمیان ئیتر چوون بۆ مەرکەزەی ئازادیش لەوێ ئەو کاتە جمعە بوو شەوی پێنجشەممە لەسەر جمعە ماتۆڕەکەیان برد جمعە بوو وتی وەڵی ئێسەکان ئێمە هیچمان پێ ناکریا ڕێداوام نییە ئاخر یعنی تۆ حکومێت بیت یعنی چی تۆ خەڵک لێ قەوما بۆچی ئاورێکی لێ نایتەوە یعنی کەسێک نەهاو ئەو کاتە هەر سۆراغێک شتێ بکە کە حتا ئێسەگانە وەڵی نازانم بردویانە بۆ کوێش زۆر باشە دەست خۆشکار کاوڕێ بەڵێ بینەرانی شارپرێز وکو خۆی ئاماژەی پێکرد کاک هاوڕێ هاوڵاتیەکە پیشەی کاسبە و لە گەڕێکی ئازادی شاری سلێمانی دانیشتووی گەڕێکی ئازادی شاری سلێمانی هەڵبەت لەوەی کە خۆی داواکاری بانگەوازێکی کردو هەروەها داواکاری لەلایەن ئەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکان کرد کە بەهانایەوە بێن بۆی کە دۆخی ژیان و گوزەرانی باش نییە و پیشەی کاسبە و ئەو ماتۆڕەی کە کڕیوێتی و ڕۆژانە کەسابەتی ڕۆژانەی خۆی پێکردووە لە شەوی پێنجشەممە لە سەر جومعە دەبردرێت و لە دوایەوەی کە پەیوەندی دەکات بە دەستگا ئەمنیەکانی سلێمانی و گەڕێکی ئازادیشەوە سکاڵای لێوە ناگیرێت لەبەرەوەی کە پێیان وتووە ڕۆژی جومعە و دەوام تێیدا ناکرێت و لە دوای ئەوەیش کە ئەمڕۆ چەند ڕۆژێک تێپەر دەبێت بەسەرم ڕووداوەدا وەکو خۆی ئاماژەی پێکرداوە کوێستای جلانێکی پەیوەندیدار ناتۆ بەدەم داواکاریەکەیەوە و داوا دەکات کە بتوانن بەدەم داواکاریەکەەوەی بێن و ئەو ماتۆڕێک کە وەکو خۆی دەڵێت بە شەو نخوونی و پارەی کەسابەت کروێتی بۆی بدۆزرێتەوە.